کێشە و گرفتەکانی هەڵەبجە لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم. بەڕێوەبەری دیوانی وەزارەتی ناوخۆی هێنایە پارێزگاکە. بە تایبەت کۆمەڵێک کێشەی ئیداری و نەبوونی بینا و لەمپەرەکانی بەردەم کارابوونی بە پارێزگابوونی شارەکە. پارێزگاری هەڵەبجە ڕای دەگەێنێت ئەوان یاداشتێکیان ناڕاستەی بەڕێوەبەری دیوانی وەزارەتی ناوخۆ کردووە بۆ چارەسەرکردنی کێشەکان و بەدەمەواتنی داواکاریەکانیان. وەزارەتی ناوخۆ بە سەرپەرشتی بەڕێز کاک دکتۆر سامی و برادران هاتن بۆ شاری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و ئەم وەفدە لەگەڵ برادران کاک شێخ محەممەد و برادرانی تر لە پارێزگای سلێمانی لەگەڵیان بوون هاتنە ئێرە و ئەم وەفدە لە وەزارەتی ناوخۆ هەندێک کێشە و گرفت و باوەڕین مەشاکیلمانەیە کە ڕەبتی بە مؤسساتەکانی وەکو ئیقامە، وەکو جنسیە، وەکو هاتوچۆ، وەکو پۆلیس ئەمانەوە هەیە. ئێمەش کۆبوونێکی ڕسمیان لەگەڵاکردن لە کۆبوونە ڕسمی یاداشتی خۆمان ئەو یاداشتەی کە تایبەتە بە بەڕێوەبەراتی پۆلیس، بەڕێوەبەراتی هاتوچۆ، ئیقامە، نشینگە و بەڕێوەبەراتەکانی باوەڕین جنسیە و ڕێگەزنامە و پەساپۆرت هەمووی پێشکەشیان کرا و ئەوان باڵین پەیمانیان بە ئێمەدا چیان بۆ بکرێت لە ڕووی مادیەوە، چیان بۆ بکرێت لە ڕووی کار ئاسانی یاساییەوە ئەوەی بە حکوومەتی هەرێمە کرێت لەگەڵ خۆمان بیکەن و منەسەقی تەواویشمان من لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ بۆ ئەو کارانەی کە ڕەبتی بە جنسیە و ڕەبتی بە پەساپۆرت و ڕەبتی بەو دایرانەوەیە کە هەمانگی لە نێوان دوو مؤسساتەکەواتە مؤسسەی حکوومەتی ئیقلیم لەگەڵ مؤسسەی حکوومەتی دەوڵەتی عێراقی فیدراڵ هەیە. سامی جەلال بەڕێوەبەری دیوانی وەزارەتی ناوخۆش ئاماژە بۆ دەکات کێشە و گرفتەکانی پارێزگای هەڵەبجەی تۆمار کردووە و دەیگەێنێت بە وەزیری ناوخۆ تا بتوانن زیاتر پاڵپشت و پشتیوانی هێزەکانی ناوخۆ بن لە پارێزگاکەدا. کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەرپرسی فەرمانگەکانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە وەزارەتی بڵێن لە پارێزگای هەڵەبجە کرد. جنابی پارێزگار ئامادە بوو ئەو کێشە و گرفتانێک کە لە پارێزگای هەڵەبجە هەیە هەمومان لای خۆمان وەکو ملاحەزە تۆمار کرد و ئینشەڵڵا عەرزی جنابی وەزیری ناوخۆ دەکەین و محاورە دەکەین بە شێوازێک ئەو کێشانە چارەسەر بکەین و بتوانین زیاتر دعمی فەرمانگەکانی هێزەکانی ئاسایش ناخۆ محافەزەی هەڵەبجە لەم دەبەرە بکەین. پارێزگای هەڵەبجە هێشتا وەک پارێزگایەکی دانپێنراو لەلایەن حکوومەتی عێراقەوە نەناسێنراوە. هەرچەندە ژمارەیەک بەڕێوەبەراتی گەڕاوەتەوە پارێزگاکە، بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام پارێزگای هەڵەبجە پێویستی بە 89 بەڕێوەبەراتی هەیە و تەنیا 59 بەڕێوەبەراتی فەرمانیکردنەوەی بۆ دەرچووە. 30 بەڕێوەبەراتی گرنگ و پێویستی حکوومەتی هەرێم و بەغدا هێشتا فەرمانیان بۆ دەرنەچووە لە پارێزگاکە بکرێنەوە. لەو بەڕێوەبەرایەتیانە 13یان سەر بە حکوومەتی عێراقن کە تەنیا 9 بەڕێوەبەرایەتیان فەرمانیکردنەوەیان بۆ دەرچووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.